بەڵێ خۆشەویستان یەکێکی دیکە لەو خەڵاتانەی کە ئەمڕۆ دابەش دەکرێت بۆ بەشی هۆنراوەیە. دیارە لە بەشی هۆنراوەدا گەنجانی کوردستان بە شێوەیەکی گشتی هەندێکیان زۆر حەزیان بەوەی شت بنووسن و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاویکەنەوە یاخود نامیلکەیەکی بچکۆلە دەربکەن، بۆیە هەندێکیان بەشێک لەو کێشە و گرفتانی ڕۆژانە یاخود هەر بابەتێکی سۆزداری دێتە سەرڕێیان لە ڕێنووسین و قەڵەمەکانیانەوە دەریێبڕن. ئێمەش بە خۆشحاڵیەوە لە دەستگای ڕوانگە دەرگامان واڵا بۆ وەرگرتنی ئەو هۆنراوانەی کە ئەوان ناردویانە بۆ ئێمە. دیارە ژمارەیەکی زۆر هاتوون، بەڵام دوجار ئەوە لیژنەی دادوەریە کە بڕیار دەدا لەسەرەوەی کێبڕکەی کۆتایی دەکا لەسەر بەدەزێنانی خەڵاتەکان. ئەمڕۆ لێرە سێ بەڕێز سێ لاوی کوردستان ململانێ دەکەن لەسەر بەدەزێنانی ئەو خەڵاتانە. ئێمە لێرە ناوی هەرێکێک لەو بەڕێزانە دەخوێنینەوە، دواتر ئاشکراکردنی پلەی یەکەم دەبەخشین بە بەڕێزێکی دیکە هاوشێوەی قۆناغەکانی ڕابردوو. کاندیدی یەکەممان لە بەشی هۆنراوە ئەحمەد ئەیاد لەدایکبووی ساڵی 1998. ئێستا خوێندکاری قۆناغی سێمی کۆلیژی تەندروستی تەکنیکیە. ئەحمەد لە تەمەنی 17 ساڵیەوە خەریکی نووسینی هۆنراوەیە و کاری لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بڵاو کردوتەوە و هەروەها کاری خۆبەخشی دەکات لە سەنتەری چارەسەری تەندروستی و ڕێکخراوی شەمس بۆ پێداویستی مناڵ. ئەمە کاک ئەحمەدە کە ئێستا وێنەکەی لە سەر سکرینی ستەیجەکەیە و بەرهەمەکەشی بەرهەمێکی هۆنراوەی بووکە پێشکەشی دەستگای ڕوانگەی کردبوو بۆ بەرهەمەی گەیشتۆتە ئەو قۆناغی. ئەگەرم دێڕە شیعرەی بۆ دلێر هی من بوایە، هەموو شتێک شایستەی خۆشەویستیە. ئەوها خۆشەویستی بەدەست مرۆڤایەتیەوە گیری نەدەخوارد. هاوڕێکەم دلێڤەری دەکرد، خۆشەویستی دەکرد. ئێواران پیتزای بە جادەکان دەبرد، ئێوارەیەکیان گەڵا بە شێلای. ماتۆڕ و پیتزا و خۆشەویستی بە جادەکەوە جێمە. دیارە ئەمە تەنها کۆپلێک بوو لە هۆنراوەکەی کاک ئەحمەد. دیارە هۆنراوەکە لەمە درێژترەوە کۆمەڵێک دێڕێکی لەسەرە، بەڵام بربژێری دووەممان لە بەشی هۆنراوە کاویش لاوێکی کوردستانە و با یەکێک لە هۆنراوەکان بەشداری کردووە. ئەویش بەڕێز بێساران قاسم لە دایکبووی ساڵی 1998 لە شاری سلێمانی و ئێستا مامۆسای وەرزشە لە شاری کەرکووک. بێساران هەمیشە خولیای کتێب و خوێندنەوە بووە، هەرەمە ژوای دەکردووە کە 4 ساڵ لەمەوە پێش دەست بکات بنووسی. چوو بوو گوڵ بکڕێت، هەر کاتێمە دەخەوتین ئەو گوڵەکانی ئاو دەدا. بەدەنجی پێیازانیم کە درەنگ دەگەڕێتەوە، کە درەنگ گەڕایەوە زانیم باوکم شتێکی بەسەردێ. جێی هێشت و دەگری. دەبێت ئەوە بزانین هەموو گوڵکڕینێک خۆشبەختی نییە، لە هەموو مردنێک پێکەنینێک هەیە. تاکەشت لە دوای مردن بیری لێ بکەیتەوە چییە؟ من نازانم، نەزانینیش پێکەنی ناویە. ئەوەش بەشێک بوو لە هۆنراوەکەی خاتوو بێساران. کۆتاکان دیدمان لە بەشی هۆنراوە بوخاری وشیار لە دایکبووی ساڵی 1997 لە هەولێرە. ئەو بەڕێوەبەری ڕێکخراوی چاودێرانی ئاژەڵانی کوردستان و دامەزرێنەری گروپی ئایلانی مناڵان و هەروەها ئەندامی تیپی میوزیکی چالاکی قوتابخانەکانە. لە ساڵی 2017 بەشداری لە دوو پێشانگای شێوەکاری هاوبەشدا کردووە. بوخاری خاوەنی کتێبێکی شێعری چاپکراوە بە ناوی کوخەکەم لەم بەر دەریاچەکەیە. ساڵی 2018 چاپکراوە و هەروەها خاوەنی دوو کتێبی ئامادەکراوە بۆ چاپکردن بە ناوەکانی 69 خەونی مردوو کە کتێبەکە شێعریە و دووژن لە مێژووی شێعری کوردیدا کە ئەمەیان کتێبێکی مێژوویە. شەوێکی تریش تێپەڕی، بە دیار بێتاقەتی خۆمەوە ئێشگرم. خەیاڵ چەشنی جەلادێکی چەقۆ بەدەست بە دوامەوەیە. لەم بەری شەقامەوە تا ئەم بەری ڕێدەکەم
بە کڵاو و پاڵتۆیەکی درێژەوە چەشنی زیندانێکی هەڵاتووم دەم و چاوم لە تاریکەکانی ئەم کۆڵانانە دەشارمەوە بەنێو جوگرافیای ئەم شارە دڵ هەڵنەگرە شەقام شەقام تێدەپەڕێنم خەیاڵە شەمەندە فەراساکانم دوورتر دەمبەن و لە هیچ وێستگەیەک ناوەستن. ئەم سێ بەڕێزە خاتوو بێساران کاک بوخاری کاک ئەحمەد ململانێ دەکەن لەسەر بەدەزێنانی پلەکانی یەکەم تا سێم لە بەشی هۆنراوە بەڵام ئێمە باماشەوە دیاریکردن و ڕاگەیاندن و بەخشینی خەڵاتی یەکەم دەبەخشین با بەڕێز ئیزابێلا ئۆریبێ بەڕێوەبەری نووسینگەی ڕێکخراوی UNDP لە هەولێر بەڕێزیان ناوی براوە یەکەم ئاشکرا دەکەن. فەرموو خێر بێ. Good evening. I enjoy the meaning of the poems. They sounded beautiful, although I didn't understand a word of them. So, I am supposed to announce the winner in this category, but I think it's in Kurdish. Of course it's good. I'm not sure I can read it though. I think it's Besaram Kasim. بفرمون. زۆر سپاس بۆ خاتوو ئیزابێلا ئۆریبێ. پیرۆزبایی لە خاتوو بێسارانیش دەکەین کە پلەی یەکەمی لە بەشی هۆنراوە بەدەست هێنا. ئێستا پلەی دووەم و سێم ماوە کە ئێمە ڕایبگەێنین کە لە نێوان بەڕێزان کاک بوخاری و کاک ئەحمەدە، بەڵام هەر بەو شێوەی کە خوێنمەوانێ پلەی دووەم بۆ کاک بوخاریە لە شاری هەولێر، پلەی سێمیش بۆ کاک ئەحمەد ئەیادا کە ئێستا خوێندکاری قۆناغی سێمی کۆلیژی تەندروستی تەکنیکە. پیرۆزبایی لەو دوو بەڕێزەش دەکەین.